بەراوردی بکەین بە ساڵانی پێشوو بە پێی ئەم ئامارانی لەم دوایە دەرکەوت ڕێژەی تەلاق لە زیادبوونایە هەرچەند زەواجش لە زیادبوونایە بەڵام ئەگەر ئێمە بەراوردیکەین بەناو کۆمەڵگە ڕێژەکە لە بەرزبوونەوەی ئەمەش ڕاستەکەی ئەبێ گوێدانێکی پێ بدەین و خەمێکی لێ بخۆین بگەڕێنەوە سەر ئەو هۆکارانە و چارەسەرکردنی ئەو هۆکارانە چین کە ئەبنە هۆی دیاردەی تەلاق لە ناو کۆمەلگا ئەوها بەو شێوەیە بەرز بێتەوە هۆکارەکان پێشتر هۆکاری ئاسایی بوون وەک نەبوون نەگونجانی لایەنەکان بوونی نەخۆشیەک نەبوونی مناڵ بەجێهێشتنی پیا و هەجرکردن بوو بەندکردنی پیا بوو ئەمانە هەموو لە پێی یاساکەدا ڕێژراوە بەڵام ئێستا بەداخەوە دیاردەیەتر هاتۆتە پێشەوە دیاردەی ناپاکی هاوسەرەتی و دیاردەی بڵین پێشوەختە زەواجی پێشوەختە پێشتری شار هەبووە بڵێن نەبووە هەبووە بەڵام ئەو زەواجانێک کە پێشتر ئەکرا زیاتر خەڵک کۆمەڵگا و دابوونەریت و وتەی لایەنەکان بڵێن سەرگەورەکان ئەمانە خەڵک حیسابێکی بۆ ئەکرد بەڵام ئێستا بەداخەوە گەنجەکانمان وایان لێ هاتووە خۆیان بڕیار لە ژیانی خۆیاندەن بەبێ ئەوەی بیرکەنەوە بەبێ ئەوەی دیراسەیەکی ژیانی خۆیان بکەن ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ لاسایکردنەوە ئەو لاسایکردنەوە کە لە ڕێی میدیاکانەوە فێرە بن لە ڕێی کەناڵەکان هەنێک کەناڵەوە کە هەندێ زنجیرە دۆبلاج کراوکەن بە هیچ شوێ ناگونجە لەگەڵ کۆمەڵگای ئێمەیە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمە هەموو بۆتە هۆکارێک کە گەنجان پەنابەرنەبەر هاوسەرگیری پێشوەختە بەبێ ئەوەی بەخۆیانە بچنەوە ئایا هاوسەرەتی هەروە ئاسانە هەتەنها مەراسیمێکە جێبەجێ بکرێت دوانە پێکەوە بێ ئەرکەکان و مافەکانی خۆیان دراسێ ناکەن کە کاتی ئەکچنە ناو ژیانی هاوسەرەتیەوە بەداخەوە کۆمەڵێ ئەرک و ماف دێتە پێشەوە کە لە توانایانە نییە جێبەجێکەن ئەمەژە بێتە هۆکارێک بۆ جیابوونەوە با بڵێن دەسەڵاتیش بەشێکە لەم بێخەمە ینی لەم دیاردەیە بێخەمە کە بە شێوازێک هیچ ڕێگریەک لەو کەناڵانە ناکە کە ئەم دیاردە ناشینان دێن ناو کۆمەلگانمانەوە هەروە بێتەوە مەسلەی پەروەردەکردن پەروەردەکردن زۆر پێش ینی پێشگوێ خراوە لە ناو وڵاتی ئێمەیە ئەوەی حیسابی بۆ نەکرێ ئێستا پەروەردەکردنە پەروەردەی تاک من خۆم چەند جار ینی لە ناو کەناڵەکان لە چاوپێکەوتنم کراوە لەگەڵە داوام کردووە و هەروەها لە کۆبنەوەم لەگەڵ ڕێکخراوەکانە داوام کردنەوە کە فشار کرێتە سەر دەسەڵات بەرنامەیەک داڕێژن ئەو کچ و کوڕانێکیانێ هاوسەرگیری بکەن دەوراتێکیان پێ بکەنەوە ینی فێر بکرێن کە تۆ بڕیاری هاوسەرگیری داوە هاوسەرگیری چۆنە لای تۆ بۆچی بڕیارت داوە لەبەر چی ئەمە ئەرکەکانتە ئەمە مافەکانتە ئایا تۆ توانێت ئەو ئەرک و مافانت هەیە فێر بکرێن تۆ وەکو پیاوێک بانی ئەمە ئەرکتە وەکو پیاوێکی ناوماڵەکە وەکو باوکێکی مناڵەکانت تۆی ژن ئەمە ئەرکێکتە وەکو هاوسەرێک وەکو دایکێکی بۆ پەروەردەکردنی مناڵەکان فێر بکرێن ئامادە بکرێن ئەو کاتە ڕێیان پێ بدرێ هاوسەرگیری بکەن